لە 3 ئابی 2014 جارێکی تر کۆمەلگای شنگال کەوتە بەر هێرشی دەڕەندانەی تیرۆریستان و داعش کە فەرمانی 74مین بەسەر کۆمەلگای شنگالدا جێبەجێ کرا بە ڕێزەوە یادی ئەو شەهیدانە ئەکەینەوە. دیارە ئەو هێرشانە بەرنامەدا ڕێژراو بوو پێشتر ئەو کۆبوونەوە سێقۆڵەی کە لە بینی تورکیا و پەدەکە و داعشدا و حکومەتی عێراقیش تێدا بەشدار بوو لە ئوردن پایتەخت لە ئوردن بەسترا ئەو هێرشانە کە بۆ سەر شنگال پێشتر لەوەدا ڕێژرا بوو. بینیمان چۆن لە مووسڵەوە دەستی پێکە چەند هێرشێکی بچوو کرا بەڵام دوای ڕووکرایە چیای شنگال و لە کۆمەلگای یەزیدیەوە دەستی پێکرد. هەڵبەتە لە ناو شنگالدا هەم پەدەکە هەبوو هەم حکومەتی عێراق هەبوو نزیکەی 10,000 چەکدار هەبوو، بەڵام بەداخەوە ئەو چەکدارانە هەرزوو ڕووی چەکەکانیان کردە خوارە و شنگالیان چۆڵ کرد و پێشتریش ئەو چەکانی کە لە دەستی شنگالیەکانە بوون لیان سەنرا بوو، ینی بەرنامەکە پێشتر دانرا بوو. بۆیە ئەتوانم بەڵام بەرنامەدان ڕێژراو بوو بۆ کۆمەلگای شنگال. لەوێەوە شنگال بەداخەوە کە بینیمان چۆن خەڵکی شنگال کەوتبوونە و کەژ و کێوە، چۆن خەڵکی شنگال بەدەستی داعشەوە کۆمەڵکوژەکران، هەم گەنج و پیرەکانیان پیاوەکانیان کۆمەڵکوژەکرا، هەم ژن و مناڵەکانیشیان وەکو سەبابە وەکو غەریمە داعش بردنی لەگەڵ خۆیانەوە تاکو ئێستا ژنانی ئێمە لەژێر دەستی داعش و لەژێر دەستی ئەو وڵاتانەیە کە بەشداری ئەو کۆمەڵکوژی فەرمانی شنگالیان کرد. بۆیە خەڵکی شنگال بەڕاستی ئەتوانم بڵێم خەڵکێکی ڕەسەنی خۆیانن و ویستیان لە کۆمەلگای شنگالدا بە تەواوی مۆرک و کەلتوری شنگال بەسەرناوە، بەڵام شنگالیەکان ئەو نەخۆڕاگرن بە فەرمانی 74مینیش توانیان هەم کەلتوری خۆیان هەم زمانی خۆیان هەم ناسنامەی خۆیان بپارێزن و تا ئێستاش پارێزگاری لە ناسنامە و کەلتور و شوناسی خۆیانەکەن. هەڵبەتە ژنانی ئێزیدی تاکو ئێستا لەژێر دەستی داعشا ماوەتەوە، دەبێ بەڕاستی هەم حکومەتی عێراق هەم مافی مرۆڤ هەم نەتەوە یەکگرتووەکان ئەبێ یەک شنگال بە جینۆساید بناسرێ لەسەر ئاستی جیهانە، چۆن ئەرمێنیەکان لەم دوایە ناسرێنرا دەبێت شنگالیش بناسرێ و دووش کار بکرێ بۆ ئەو ژن و مناڵانی تا ئێستا لەژێر دەستی داعش و لەو وڵاتانە کە ئەبینین بە ڕۆژانە دەرەکەوە ژنانی شنگال لە وڵاتەکانە فرۆشرا و کڕین و فرۆشتنیان پێوە کراوە. بۆیە دەبێت گەلی کوردیش بۆ خۆی ئەبێت لە ناو بەرخودان و تێکۆشاندا بێت و سازش نەکات لەسەر شنگال و ژنانی شنگال کە ئێستا لە ناو بەرخودان و تێکۆشانێکی بێوێنەدان. چەکدارانی داعش بۆ خۆی دروست کراوە و هەم ئەتوانم بڵێم تورکیا ئیدارەی چەکدارانی داعشیان و وڵاتە زلهێزەکانیش بۆ خۆیان کە ئەگەر ببینی چۆن داعشیان دروست کرد لە ئەحمەد شەرعەوە سەیری بکەین. کاتێ ئەحمەد شەرع کە داواکرا بوو ئەمریکا داوایە کرد و چەند ملیۆن دۆلاریا کە ئەحمەد شەرع بدۆزێتەوە، بەڵام بینیمان چۆن ئەحمەد شەرعیان هێنایە سەر کورسی دەسەڵات و کردیان بە سەرۆکی سووریادا. لەبەرەوە هەم دەوڵەتە زلهێزەکان هەم ئەو دەوڵەتانەی کە کورد بەسەریانە دابەش کراوە دەستیان هەیە لە دروستکردنی داعشدا، لە بەخێوکردنی داعشدا، لە یارمەتیدانی داعشدا. بۆیە داعشدا دروستکراوی خۆیانە، بۆیە تا ئێستا نەتوانراوە ئەوانەی کە داعشن ڕادەست بە تەواوی بکرێەوە داعشانێک کە لە سووریادا ینی لەژێر خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریادا هەبوون، هەر یەکە ئەو وڵاتانە داوایان کردنەوە کە بۆ ئەوەی بدرێتەوە بە وڵاتەکانیان، بەڵام تاکو ئێستا حکمی سێدارەدانی داعشمان نەبینی. لەبەرەوە دروستکراوە لەبەرەوە بەرنامەدا ڕێژراوە بۆ گەلی کورد لە هەر کاتێکە پێویستیان هەبێ هەم بۆ سەر شنگال کە ئێستا شنگال لە بەردەم مەترسیدا و مەترسیانە نەڕەویوەتەوە و لەسەر ڕۆژاوای کوردستان و لەسەر تەواوی چوارپارچەی کوردستان مەترسی هەیە قۆناغەکەەوە ئەخوازێت کە داعش بیاڵێتەوە بۆ ئەوەی کاتێکی فشار بەرامبەر بە کورد بەکاریان بێنن. لەبەرەوە خۆیان دروستیان کردوون، لەبەرەوە ئیشیان پیان ماوە، لەبەرەوە ناوچەکەەوە ئەخوازێت. ئێمە بینین ڕۆژهەڵاتی ناوین لە بەردەم گۆڕانکاری و دیزاینکردنەوەدایە، لەبەرەوە هەر کاتێ بیانەوێت بەکاریانێنن بەرامبەر بۆ وڵاتانێ دەوڵەتە زلهێزەکان بەکاریانێنن بۆ ئەو وڵاتانەی کە تا ئێستا نەبوونێتە دەوڵەت، نەبوونەتە نەتەوە، نەتەوەی خۆیانیان پاراستەوە نەبوونەتە دەوڵەت ببوورە، لەبەرەوە بەرامبەر بەوانە بەکاریانهێنن بە تایبەتی بۆ گەلی کورد بەکاریانەهێنن.
بتوانن هیوای سەرکەوتن بۆ کۆمەلگای شنگال ئەخوازین کە ئێستا ئەبینی شنگال ژنان و کوڕانی یەزیدی بەرخودانێکی بێوێناکەن و خۆیان پارێزن و دەبێ گەلی کورد لەو خۆپاراستنی کە ئێستا شنگالە و لەو مەترسیانی کە ئێستا شنگال تێیدا پێویستە ئێمە گەلی کورد پشتگیری و پشتیوانی شنگال بکەین، پشتگیری پشتیوانی ڕۆژاوا بکەین، پشتگیری پشتیوانی کۆمەلگای کوردی بە تەواوی بکەین لەبەرەوە ئێستا ئێماڵین تێکۆشانی لە ئێستا تێکۆشانی ئێستایان تێکۆشانی بوونە، تێکۆشانی مرۆڤایەتیە، تێکۆشانی بنیادنانەوەی نوێیە کە شنگال لەسەری دەڕات.